الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، لە خزمەت سێبەری ژیانی پیرۆزی هاوڵانی پێغەمبەری خۆیە صلی الله عليه وآله وسلم ژیانمان گوزەر ئەکەین. ئەمڕۆ حەزەکەم لە خزمەتانە باسی یەکێک لەو ئافرەتانە بکەم کە بە سەحابیە حسابەکرێ، پێی ئەوترێ الصدیقە المبارەکە، واتە ئافرەتە زۆر ڕازگۆکە، ئافرەتە مبارەکەکە، کە ئەویش بریتیە لە فاتیمەی کچی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم. دیارە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سێ کوڕ و سێ کچی هەبوو، واتە فاتیمە سێ خوشکی هەیە و سێ برا، واتە چوار کچ و سێ کوڕەکە. خوشەکانی فاتیمە بەم شێوازن: زەینەبە، ڕوقەیەیە، ئوم کەلثومە. براکانی بەم شێوازن: قاسمە، عەبدوڵڵایە، ئیبراهیمە. زۆرینەی ڕیوایەتەکان ئەفەرمون فاتیمە لەگەڵ عەبدوڵڵایە دوانە بوون کە لەدایک بوو. عەبدوڵڵا وەفاتی کرد، فاتیمەش بەرحەیات. فاتیمە بچووکترین مناڵی پێغەمبەری خۆیە صلی الله عليه وآله وسلم. لە ڕیزبەندی مناڵەکانە زەینەب، ڕوقەیە، ئوم کەلثوم، اینجا فاتیمە دێ. فاتیمە لە ئەخیری هەمویانەوەیەت. کوڕەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوانیان لە خەدیجە بوو. هەموو کچەکان لە خەدیجەن ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ، کوڕەکانیش دوانیان کە عەبدوڵڵا و قاسمن. ئیبراهیمیش لە ماریە قبطیە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەکەیە ئەم مناڵە خوای گەورە پێ عەتا کردووە. فاتیمە واتە لەکەیە لەدایک بووە. هەندێک لە ڕیوایەتەکان ئەڵێن عومری خۆشەویستمان 35 ساڵ بوو خوای گەورە پێ عەتا کرد، هەندێک ئەفەرمون نە 41 ساڵ بوو. واتە 1 ساڵ بێعثەت بوو پێغەمبەرایەتی بوو فاتیمە لەدایک بوو. ئەرجەحی ئەخوالیش ئەوەیە کە 41 بوو بێ. واتە لە زەمەنی نبووەتە یەک مناڵی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەرحەیاتەیش فاتیمەیە. ئەوانی تریان هیچ زەمەنی پێش نبووەتن. لە زەمەنی نبووەتە تەنها فاتیمەیە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ. فاتیمە کە لەدایک ئەبێت لە میحنەتی باوکیەوە ئەبینێ، کە چاوەکانی ئەکاتەوە زەحمەتی باوکی ئەبینێ. نەشئەتی ئەو گەورەبوونی ئەو هەمووی لە ناڕەحەتیایە. ئەبینێ عەزەتی باوکی ئەدرێ، عەزەتی موسڵمانان ئەدرێ، ئەکەونە ناو حیسارەوە. 3 ساڵی مەجاعەتی زۆر ناڕەحەت و ئێش و ئازار فاتیمە ئیچەژێ. ئەفەرمێ لە شیعەبی ئەبی تالیبە ئەم 3 ساڵەوە های لێ هاتبوو گەڵای درەختەکان لەگەڵ پێستی وشک بۆ ئەخورا، حەچی تر نەمابوو. فاتیمە ئەم زەمانە ناڕەحەتەی بینی. لەگەڵ حیسار تەواو بوو هەناسەیە بدەن، دایکی وەفاتی کرد خەدیجە. فاتیمە زۆر زەحمەتی گەورەی بینیوە. لە دوای ئەمەوە هەموو حەنان و هەموو سۆزی فاتیمە لە لای باوکێتی. کونیەیەکی هەیە، کونیە ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ئەیفەرموو فاتیمەة ئوم ئەبیها، فاتیمە دایکی باوکی خۆیەتی. لە کوردەواری خۆمانە جاروبار کەسێک بە مناڵەکەی خۆی ئەڵێ دایکەکەم. ئەومان بیستوهەوەمان پیرەکان ئەیانوتی. زۆر کاتێمە گەنج بنەمان و کورەوە جائز نییە چۆنە بێشتیوە. ئەم مەسەلەی ئوم ئەبیها، ئەم کونیەیە لە زۆرێک لە کتێبەکانە بەیان کراوە. ئیبن عەساکیر لە تەریخە بەیانی کردوە، تەریخی دیمەشقە، ئیبن ئەثیر
لأسد الغابية ابن حجر العسقلاني لا الإصابة في تمييز الصحابة، الذهبي لسير أعلام النبلاء، لزور كتابة كان يترى باسي وكرا وكا بيغمري خواه صلى الله عليه وسلم بيود أبيها. بوشي أم كلمة بو بكار هنا، بوشي أم شيء بو بكار هنا. أفرمي حنانك كدايك أيداب من الله خويت شونا فاطمة وحناني أداب بيغمري خواه صلى الله عليه وسلم. أفرمو زورك لغبارنا راحت يكاني خوشي اسمه لدواي وفاتي سيدتنا خديجة، ولدواي عام الحزن وفاتي أبو طالب، كي أم غباري أتكان وأم تبو توزي لسرشاني خوشي اسمان أتكان فاطمة. أقر شي منالبو بلام زور بورياي ما مضي أكد و زور غمكاني بيغمري خواه صلى الله عليه وآله وسلم لا أبرد. همو من أو داستانا من بيستوك خوشي اسمان لبناي كعبة لا شيء مباركي ببيساي ولاخ بناوسكي ولاخ بيس أكراي أخراي سرسري كي لا أبر فاطمة لا أبر فاطمة لا يقبلوا منال بوكس تسينا هنا يا الرجاي لا يكيش حناني كي زور سيري وبيغمري خواه صلى الله عليه وآله وسلم وخوشويستش من بهمان شواز دقل أوا ديارة مالي أبو لهب جني أبو لهب دركو دالدانان نسر الرجاي بيغمري خواه صلى الله عليه وآله وسلم. أما نهوي مشهدانك لذهني فاطمة كهلا من الله وجوراء أبي باوكي أبينا لم محنتنا راحتيها زمن هجرة يتبيش هو يكمل صالي هجرة أم كلثوم وفاطمة بيك وهجرة أكن لقد سودي خزاني بيغمري خواه صلى الله عليه وسلم لقد زيدي كوري حارثة بيك وهجرة أكن لصالي دوي هجرته كعمري السيدة فاطمة 15 صالة بيغمبري خواه صلى الله عليه وآله وسلم ورده داواكاري فاطمة ديت إمام علي كرته الله يشغل جارية كان بيوتم وتي بستومك داواكاري فاطمة أروى توجبو داواكاري ناكي الله يتم بخواه من هيش منية شون داواكاري بكم حار هيش منية كورا قيناك توبرو خزمي بشكم الله تشو ملاي بيغمبري خواه صلى الله عليه وآله وسلم زور شر مأكد لغزوي أحد هاتوي نوا صالي دوي هجرات أفرمي لخزمت يا دانيشتم هر دانيشتم ويستم قصبكم جرأة من أكل الله أوا سيريكي كلمة وفرموي ألك حاجة في وسيك هي علي أوا هر دانيشتي بيدن الله السرم شورك يسقصر نكد فرموي لعلك جئت تخطب فاطمة احتمال أبوه هات بك دواي فاطمة بكي فاطمة بدمه الله من يشترم نزم كله وتم نعم في غمبري خواه صلى الله عليه وآله وسلم فرمو هل عندك شيء اشتيكت هي والله يا رسول الله صلى الله عليه وسلم حشتك شقنا اتشمنية فرمو أو درعيك لجنجا جيرا ودرام دامبتو أو درع تشيلك والله أو درع ماو دبر أو درع أبي النبي دب فاطمة بك بماري فاطمة أفرمي أو درع أم هناك ماري فاطمة وبيغمري خواه صلى الله عليه وآله وسلم فاطمة لي ما رب بيغمري خواه صلى الله عليه وسلم لناو أولادكانيا يك أولادي هيك وشكاني هاتبت روشتبه هاتبه تا استج بردوان به تنها فاطمة ونبي أوان ترمنالي النبوبة عبد الله وقاسم وإبراهيم أما هرسي كان بمنالي وفاتيان كل كلثوم هرمنالي نبو رقية كريكي بو بنامي عبد الله هرزو بمنالي وفاتي كل زينب دو منالي بو يكي كان بناوي علي هرب منالي وفاتي كرد يكي كان بناوي أمامة أفرتيك بناوي أمامة كإمام علي مغيري كري الشعبة لقى زبيري كري أوام هرسي كانوا أفرتين خواست إمام علي خواستي دواتر رقنك وتنطلاقي دا مغيرة خواستي زبير خواستي هرسي كان خواستي طبعا كافراني قريش قصي كان برامر بيغمري خواه صلى الله عليه وآله وسلم بكاري هناك رب العالمين والله أو قصي أداته كبينيان كركاني همو أمرنو كشكانش منالي النبي وتيان بيغمبر محمد صلى الله عليه وسلم أبترى
أبتر يعني دوا براو وشي بدوايا ناية طاو. خوا جل جلاله القرآن فرمي إن شانئك هو الأبتر، أوانيك شانئتون ها شان لقلتو يا أكن أياني برابري تو بكن دجاتي تكن أوانا دوا براون تو دوا براوني أي في غمري خوا صلى الله عليه وسلم. وشي في غمري خوا تنها لفاطمة كدرجة كيشه إتلا غيري أو وشي كنيه في غمري خوا صلى الله عليه وسلم كدرجة بكيشه. أولاد كاني فاطمة كين تنكس سيكون رهب وفاطمة حسن وحسين ومحسن. محسن هرب من علي وفاتي كرد إيش كلوانك كم ترين نبي أبره. حسن وحسين بنك سيدة شباب أهل الجنة جورو. كتيش يو بناي كلثوم كتيش يو بناي زينب واتا ناي خشكاني خوي لنا أم كلثوم وزينب. كلثوم خزاني إمام عمر برضا رحمة الله عليه ديان بإمام عمر. زينب عبد الله يكون جعفر خواست سبحان الله. لا زينب ولا كلثوم من النابت بلام لا سيدنا حسن وسيدنا حسين هل كان من الأبد وتوجه كان ليو ينخواره دي قد دي أمره تنشاني و كسي دجمني في غمري خواه صلى الله عليه وآله وسلم همو يندوا براوبون. أما خوشوي اسمان ناوي قشو وشي قشو. إمام عمر كاتي كلثوم يخواست وتيان أي إمام توم أفرتت بو شيء استا. طبعا إمام عمر عمري هبو لو كاتا وتي والله تنها لبر يخشد أي خوازم أما السبب لقلب في غمري خواه صلى الله عليه وسلم تي قلبه للرجي قيامتها اشتيكم بدس وبي وكون نسب لقل خوشوي ساتيك الله يمهل استأوى كتشي في غمري خواه صلى الله عليه وآله وسلم خواسته. دواتر كلثوم طبعا يشك لسيرا زور باسكريكا يشك لو كساني كزور هاوكاري إمام عمر لبردن بروي ولات يعني دي قتة دي حتى كاتك هدايا أن يري إمام عمر بو أو باشاني روم هدايا بو خزانة كان كلثوم هلي أبجيري وأينيري هر هدايا كيشيته بو كلثوم إمام عمر لي ورقري ويخاطب بيت المال مسلمانا أفرمي خاوني هيش تيقنا بو كلثوم هدي كان يكون أكرده أي نار هرشي أهاته إمام عمر أيد باهيشتي كسك تكل بأيام نبي أي فروشتو أي خستناو بيت المال مسلمانانو. پروردەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ فاتیمە زۆر گرنگ. ئەمەندەی فاتیمە خۆشەوێ ئەوە تێکەڵ لەگەڵ فاتیمە و فاتیمە بە دایکی باوکی خۆی ناوە بە وەکوای بڵێ تۆ دایکی منی ئەوە بۆ مستەلەحە بەڵام ئەو کەلیمە بەکار نایە لە عەرەبیە ئەڵێ ئوم و ئەبیها یعنی دایکی باوکی خۆی ئەوە ئەمەندە حنانی هەیە لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم و بە هەمان شێواز پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حنانی هەیە. هەموو ئەسحابەیان زانی کە چەند خۆشی ئەوێ بۆیە زۆر کات نمونەکانی بە فاتیمە هێنایە. جارێکیان کەسێک دزی کردبوو وتیان کێ بە کێ بڵێن بەشکم شەفاعەتێکمان بۆ بکە دەستی نەبڕێت. بیریان کردەوە زەید زۆر نزیکە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. وتیان بە زەید بەشکم شەفاعەتێ بکەی لە ڕێوایەتێکا بە ئوسامەی کوڕیان وتیان بەشکم شەفاعەتێ بکەی تۆ زۆر نزیکی کە پێیوت پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم زۆر تووڕە بوو فەرمووی والله لو سرقت فاطمة بنت محمد لقطعت يدها. نمونەی بە فاتیمەیەنە بەخوا قەسەم ئەگەر فاتیمە دزی بکە دەستی ئەبڕم ئیتر تەواو يعني كوتا رتبەی خۆشەویستی چکە هاوڵان هەموویان زانی چەند فاتیمەی خۆشە. جارێکیان هەموو خزمەکانی خۆی کۆ کردەوە عەباسی مام داوام لێ بکە ئەولادەکان ئادەی داوام لێ بکەن هەرچیتان ئەوێ لە ماڵی خۆم لە دنیا ئەتان دەمێ بەخوا لە ئاخیرەتە هیچ شتێک فریاتان ناکەوێت ئەو عەبدایەتی و تاعەتی خۆتان نەبێ. لە ناو هەموویانە کێ بە نمونە هێنا فاتیمە ڕووی تێکرد یا فاطمة بنت محمد سليني من مالي أي فاطمة داوام لێ بکە لە ماڵی خۆم هەرچی تەوێ داوا بکە.
فإني لا أغني عنك من الله شيئا والله لا إخوة من حيث سودك بيا ناقينا أجر خود شاك كار نبي طاعة كار نبي إخوة ناس نبي عبداتي شاك نكر دبي ثوبان أجرته وأفرمي جاري كان مشتومرق لنيوان إمام علي لقل عباس إمامي في غمري خواه صلى الله عليه وسلم دروز بوك كاميان زورتر خوشويستن لاي في غمري خواه صلى الله عليه وسلم هاتن بولا أسامي كوري زي سيري عنك أسامي لبر درقا وساوتي عن كز لجورة وتينا والله تيان إذن ما بور قرأ أسامي الروش لجورة وتي يا رسول الله وسيدنا عباس وسيدنا علي هاتون تنازاني بوشي هاتون تنا والله وتي من أزان بابين الله كهاتنا جورة وتيان أي خوشويست هاتون يك برسيال من هي شيء لنا وآل بيتي تويا زور 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 خوشويست فرموي فاطمة وتيان كل اللي بياوكان الله بياوكان فرموي أسامة ليه طبعا أم دوانا مشتمر هادو كان خوشويستي بس أبي بيان بالله كس هي لو رتبي لإيو برستر بي لبيشتر بي بخوتان أنا نازم فرموي فاطمة دوات فرموي أسامة أفرمي جاري كان ثوبان أفرمي لك خزمتي في غمري خواه أبو صلى الله عليه وسلم فرموي أي ثوبان بابتيمو مالي فاطمة على كسوين سيرم كر قردانيكي زور جواني آلتون لملي فاطمة خوشويس من أوا سيري كروتي أي فاطمة أم قردان آلتون لتشي كروتي ملت تي والله أي خوشويس أبا الحسن بهدية بوي هناو هاو سركا فرموي أي فاطمة حزأكي خلق هر هاوار كان بران أو فاطمة كشي محمد بلام لقيامتها قرداني آقر بازني آقر لدستابي ولا ملتابي عليه فاطمة جوتي نا والله أي پیغمبر خدا صلى الله عليه وسلم أما يبلن فاطمة كشي محمد وسري برزو أفرمي هيش قصي كتير نكر خوش يسمع دعاء أفرمي فاطمة دعاء أو يكسر رايكر أما يفرشت ياي بغلامك عبدك وعبدك بأزادك أفرمك بخوشويس يعني صلى الله عليه وسلم فرمي الحمد لله الذي نجى فاطمة من النار سباس بو أخوة فاطمة لا أقرز قارك هندي خصوصيتي مالي في غمري خواه صلى الله عليه وسلم زو قرصة لا قردن كرني قرداني هر آفرتك دروسته هر آفرتك بلان بو آلكي في غمري خواه صلى الله عليه وآله وسلم تابت خوشويستكي فاطمة نهي لأكا بوي آفرتي مسلمانان پلاماري زير وزيو أو ندن دين داريان لبير بچيتوا برو بي بخشا فاطمة أسي أي بخش زور شت هي لسر آل محمد حرام جاري كان حسن وحسين يكي كان أفرما يك خرما للصدقة خسينا ودمي في غمري خواه صلى الله عليه وسلم دسي كلمنا وقرية دمي دري هنا يوا فرمي كخ فري بدا أي حسن أي حسين نازاني صدقة لآل محمد حرام كراو بو هو مسلمان حلال بس بو آل محمد نا أما سليج علماء أفرمون قردان لما الكردنو بازن لدسكنو بو همو أفرتاني أمة دروسته بلان بو آلكي في غمري خواه صلى الله عليه وآله وسلم أقرباء أكينا شخصيتي فاطمة لزورش الرنجي داو رازقوترين بو يبيوتي الصديقة رازقوترين أفرت دايك من عايشة ومن إجارته فمن ما رأيت أحدا كان أصدق لهجة من فاطمة كسكس النبي واللهجة وقسك أو ندر رازقوي بقدر فاطمة أبد دروي لزماني فاطمة درنا أسو فاطمة زور بحياة وشرم أفهم مجالي كان لخزمة إمام علي دانشتو لقال أسماء كشي عميسة وتي أسماء كمردم زور متمانا بتوي تنها توبم شو لقال إمام علي باكسي ترني نجورو شكا بمردوي شرمة كم كسيك بمبيني تخوا أقل منتان شوري شتيك بسر نعشة كما بدن غيري أو كفنيك كراوم شتيكي ترم بدن بسرها باكزنا بيني وسطي كربو إمام علي أقل مرد بالشوا بيني جنبوي كزنا بيني يكمن آفرتك لم يجوي إسلاما يعني يكمن كسك لم يجوي إسلاما كمردبت وشتيك دراية بسر نعشكية بسر جنازكية بريتي ولا فاطمة يتدوى هو السنة استدي قد بدن بياوي شهر إدري بسرية زمانان يكي زور لأمتي إسلامية دواي فاطمة رضا رحمة الله بس آفرتان ترمي آفرتو بياو بوا أناسيو بياو كفنكي بدرو آفرت برديكي دراو بسرا
لە دوای فاتیمەوەی ترە وەکو سنەتێکی لێ هات ئێستا پیا و ئافرەتی شتێکی ئەدرێ بەسەرا ئەساسەکەی ئەگەڕێتەوە بۆ ئەو داستانە و ئەو حیا و شەرمە گەورەی کە لە دایکمانە لە کچی پێغەمبەری خۆیان صلی الله عليه و سلم فاتیمەیە تەواجودی هەیە. ئەو ئەحادیث و فەرمایشتانەی کە گێڕاوێتیەوە زۆرن. ئەفەرمێ یەکێک لەو فەرمایشتانەی کە ئیگێڕێتەوە ئەفەرمێ ماڵی پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم ناو مزگەوتا بوو کە خۆشەویستمان ئەچووە ناو مزگەوتەوە لە ماڵەکانەوە ئەچوو لە مزگەوتەوە لە ماڵەکانەوە قاچی ڕاستی ئەخستە ناو مزگەوتەوە ئەیفەرموو بسم الله سەرەتا والسلام على رسول الله صلاة لبيغمبري خوا صلى الله عليه وآله وسلم صلاة بخوي اللهم افتح لي أبواب رحمتك خوا درجة رحمة اللي بكره أفرمك أهات الدروا أهاتو برو مالو قاتي تشبي هنا نو مالو ولا مزقوتو عينا بسم الله والسلام على رسول الله اللهم إنا نسألك من فضلك أم فرما يشتيك زورك من إخوانين أو فاطمة رضي رحمة خوي اللي بروايتي كذبوا إم ناوي زور زور ولقبي زوري بودان راو بيوتو الزهراء أفرمي كس نبو أو دي فاطمة دموشاوي جوان وقش بيوكو بيغمري خوا صلى الله عليه وسلم. طبعا لا روايتك أفرمي يوسف عليه السلام نيوي جواني دنيا بردبو محمد المصطفى صلى الله تعالى عليه وسلم همو جواني دنيا بردبو فاطمة أفرمي كان أشبه بأبيها زور زور لباوكي أتشبوه بيان أو ترى الزهراء أسكالين فاطمة الزهراء يعني دمو تشاوكي وكو قلواب وقول لك جوان شون أقرشته أوها بيوتي البتول إمام النبي رضي الله عنه أفرمي بوشي بيوتي البتول أفرمي البتول خوي وشي بتل يعني انقطاع أفرتك مثلا حيض طوابي حيض النبي بيوتي شي عادي نبي بيوتي بتولة أفرمي فاطمة أوترا بتول لانقطاعها عن نساء زمانها دينا وفضلا جابوا لها مو أفرتك عن الزمان خوي لروي الدين داري وفضل وقورية خوشوي اسمنا أفرمي خير النساء العالمين باشترين أفرتكاني السرزوي كين أفرمي مريم خديجة فاطمة آسي خزاني فرعون چوار لأفرتان مجدي بهشتيان أدريتي يشيك لو أنا فاطمة كبيغمري خوا صلى الله عليه وسلم أفرمي فاطمة من نساء أهل الجنة فاطمة يشيك لأفرتكاني ناو بهشت بويا لهنده الروايات اللي قبها بيوتري حوراء الأرض يعني حوريكي سرزوي فاطمة وزور نابيتر ولقبيتر بو فاطمة رضا ورحمة خوي لبي دانجا لواتي اسيما بلين فاطمة كشي بيغمري خواه صلى الله عليه وسلم أبي جياني چند خوشبو به أفرمي جاري كان زور مانو أبوم أشم ناوكي خرمام كو أكرده وأم هنا بو سوتاندن لأنه مدينة طبعا خرما زور بو ناوكا كان كو أكرده بو سوتاندن أفرمي هند جاري ناوكا كان أهاري عندها أجلك أفرمي أوندم هنا بو سرشانم خطي كتكوتبو إمام علي بيني مزور بزي بياما هاتو فما فاطمة بوشي دواناكي باوكت خادميك من بداتي أم إيشو لبريتو بكا على مجوتم والله زور باش اسم خزمتي على الروجية كم تشوم خوشويستم بيني الروم نبو قصبكم روجي دوهم هر روم نبو روجي سيهم مش الروم نبو بدايك من عائشة مودوتم والله بوشتيكي آوا هاتم الله عائشة عرزي بيغمري خواهي كردو صلى الله عليه وسلم أفرمي الشوبو تقيك هادو تمان فرمو الله يهردك من راك شابون لقل سيدنا علي أفرمي بيغمري خواه صلى الله عليه وسلم نور جوانا كي دركو الشوبو هات الجورة وفرمو لشوين إخوة النجو لأن هاد لنيوان ما ندانيش فرموي أي فاطمة هاتوي دواي جاريكم لأكي بالدمي لبرو مانو ولا كاروبارا إيش زور كردو أي فاطمة شتێکت پێ بڵم لە جاریەکە باشتر ئەی خۆشەویست چی هەموو شەوێ پێش ئەوەی بخەوی فەرمە کاتی خەو بوات پێش ئەوەی بخەوی 33 جار سبحان الله 33 جار الحمد 34 جار الله أكبر بکە ئەی فاطمە ئەوە لە خادیمەکە بۆ تۆ باشترە ئەفەرمێ لە دوای ئەوە فریای هەموو کارەکانم کەوتمم کرد
بۆی ئینسان جاری وایە کە کاری پەرت و بڵاوە فریان ناکەوێت ئەو ذیکران نابێ لە یادکە 33 جار سبحان الله 33 جار الحەمدولله 34 جار الله ئەکبەر کاتە 100 پێش ئەوەی بخەوی ئەمانە بخوێنە کارەکانت ڕێکە بنەوە تۆکمە ئەبی تند ئەبی ئینسان جاری وایە دەرونی مشەوەشە بێ جاری وایە ماڵی مشەوەشە بێ جاری وایە کاری مشەوەشە بێ پێویستە بەم ذیکرانە هەیە تاوەکو تۆکمت کاتەوە بەهێزت کاتەوە عولەما فەرموون ئەمە دلیلێکی زۆر گەورەیە لەسەر ئەوەی طبعا هەندێک لە زانایان وتوانە ئافرەت واجب نییە لەسەری کە ئیش بۆ ماڵی مێردەکەی بکات بەوەی کە سەیدەتنا سۆفەیە پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم خادیمەی بۆ گر بۆی ئیشەکانی بۆ جێبەجێ ماریە ماڵی بۆ جیا کردەوە خادیمەشی بۆ دانا ئەفەرموون لەبەرەوەی خادیمەیە بۆ دانراوە واجب نییە ئەمە ئەبێتە دلیل لەسەرەوەی کە واجبە ئافرەتان ئیش و کاروباری ماڵی خۆیان جێبەجێ ئەوە تا فاتیمەی کچی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم بەو هەموو ماندوو بوون و تەعبەوە خەریکی کاروبارەکانی خۆیەتی و ئیش و کاروباری خۆی لە دەستی خۆیە و بەکاری خۆی جێبەجێ پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم نەخۆش بوو زۆر ناڕەحەت بوو لە ماڵی عائیشە بوو چاوی ئەگێڕا وتیان لەعەل ئەی خۆشەویست چاو ئەگێڕی بۆ فاتیمە فەرمووی بەڵێ ئەمەیە فاتیمە ببینم فاتیمە هاتە لای پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم ئەفەرموون زانیمان ئەوێ شتێکی بۆ باسکە دوور کەوتینەوە وتمان با بە ئیسراحەتی خۆیان قسە بکەن طبعا ئەدەبی هاوڵان بێ ئەنداز گەورەیە لە خزمەت خۆشەویست ئەڵێ سێرمان کرد سەری نزیک کردەوە فاتیمە گوێی خۆی نزیک کردەوە لە دەمی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم قسەیەکی بۆ کرد وتەیەکی دا بە گوێیە ئەفەرمێ فاتیمە زۆر گریە ئێمەش لە دوورەوە زۆر گریان بۆ فاتیمە دواتر ئیشارەتی لێ کرد سەر نزیک کردەوە کە سەری نزیک کردەوە ئەم جارە فاتیمە زۆر پێکەنی دڵخۆش بوو ئێمەش لە دوورەوە زۆر دڵخۆش بوو پرسیارمان کردن ئەی فاتیمە چی بوو ئاوە والله یەکەم جار پێی وتم کە ئیتر من ئێرە بەجێ ئێڵم خوا حافیزیتان لێ ئەەکەم زۆر خەفەتم خوا گریام دوایتر وتی وەرە یەکەم کەس لەم ئالەی من کە بە من ئەگا کە دوای ئەوەی ڕۆشتم تۆی ئەی فاتیمە دوای من ئیتر تۆی سەرەی تۆیە زۆر دڵم خۆش بوو کە یەکەم کەس بە خزمەتی یەکەم 2 مانگ دوای وەفاتی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم لە هەندێک ڕیوایەتە 3 مانگ لە 3 ڕەمەضانە بەرەبەری ئێوارەکەی فاتیمەی کچی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم وەفاتی کرد ئیمامی عەلی لەسەر وەسیەتەکەی خۆی لەگەڵ ئەسمایە شۆردیان ئەسمای کچی عەمیس و بە شەوە ناشتیان هەر لەسەر ئەو وەسیەتەی کە خۆی کردبووی و بەو شێوازەی کە خۆی وتبووی فاتیمە بوو بە یەکەمین کەسێ لە ئالی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم کە هیچ فتنەیە نەبینە و زوو بگاتەوە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم مەسئلەیەک هەیە کە شیعە زۆر ئیثارەی ئەکەن ئەویش مەسئلەی ئەوەی کە فاتیمە چوە داوای میراتی باوکی کردووە سەیدنا ئەبوبەکر لێی داوە هەندێک لە ڕیوایەتی سەیر و سەمەرەی شیعە کە ئینسان ئەیخوێنێتەوە پێکەنینی بۆ ڕیوایەتانەیە چونکە ئەدەبی ئەصحاب و شێوازی مامەڵەی ئەصحاب و تێگەیشتن لە زەمەنی ئەصحاب وەکو ئەم زەمەنە نییە زەمەنی خیانەت و زەمەنی فێڵ و زەمەنێکی صدق و صەفا ئەفەرمێ فعلا ڕیوایەتەکە لەلای ئەهلی سوننە هەیە ئەفەرمێ فاتیمە چووە خزمەت سەیدنا ئەبوبەکر ئەی خەلیفەی ئیمانداران ئایا تۆ خەلیفەی باوکمی یان خەلیفەی ئەمواڵ و هەرچی شتیشێتی هەموویت بردووە فەرمووی ئەی فاتیمە گوێم لێ بوو لە پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم فەرمووی نحن معاشر الأنبیاء لا نورث ئێمە معشەری ئەنبیا میراتمان لێ ناگیرێ کەس میراتمان لێ نابە هەرچیمان هەیە هی بەیت الماڵ ئەچێتەوە ناو بەیت الماڵ فەرمووی رسول الله وخليفته أعلم رسولی خوا و خەلیفەی رسولی خوا ئەوان باشتر ئەزانن ئێتر دوای ئەوە هیچ داوایەکی نەکرد کە فەرمایشتی خۆشەویستمان صلی الله علیه و آله وسلم هەبوو تەواو تاکە شتێک کە پێغەمبەران عەلەیهیم الصەلاة وەسەلام نەیان بوو بێ بریتێ لە ئیقتصادی شەخصی و تەملیکی شەخصی هیچ پێغەمبەرێک نییە ماڵ و سەرسامانی خۆی هەوە بۆیە
ئەو فەرزەی کە هیچ پێغەمبەرێ جێبەجێیان نەکردووە فەرزیشە بریتێ لە زەکات هیچ پێغەمبەرە زەکاتی نەداوە لە عمری خۆیە چونکە هەرچی هەی بووە هەمووی هی عامەی موسڵمانان بوو هەرچیشی لێ بەجێ بمێنێ هەر هی عامەی موسڵمانانە ئەچێتەوە ناو خەزێنە و بەیت الماڵی موسڵمانان ئەدەبی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم بەرامبەر بە فاتیمە و ئەدەبی فاتیمە بەرامبەر بە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم باوکو کچێکی نمونەی هێنە پێش چاو هەموو جارێک ئەفەرمێ فاتیمە کە ئەچوو بۆ لای پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ هەڵ ئەسا لەبەری دەستی ماچە کرد دەستی فاتیمە لە جێگەکەی خۆی دایەنا کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەچوە لای فاتیمە بەعکسەوە فاتیمە هەڵەسا دەستی ماچە کرد لە جێگەکەی خۆی دایەنا ماڵەکەی فاتیمە ماڵێکی زۆر متەواضع بوو لە ڕیوایەتەکانە ئەفەرمێت تەنها دوو پارچە حەسیری کە ئەڵێ ئێواران بە ئەو نەرمی ئەکردەوە حەسیری ڕق لە ناو ماڵەکە هەبوو لەگەر دوو پشتیاکە هەبوون ناوەکەیان وردەداری تیا بوو ئەمە لە ماڵەکەی فاتیمە هەبوو تەنها گۆزەیەکی هەبوو کاتێکە وەفاتی کرد هیچی تری نەبوو زۆرێک لە ڕیوایەتەکان باسی هەژاری و نەداری و ناڕەحەتی فاتیمە ئەکەن بەڵام فاتیمە دڵی ئاسوودە بوو چکە مادە لە ژیانی ئینسانە بچووکترین جێگەی ئاسوودەی ئەگرێت لە ناو کچەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە هەمویان زیاتر فاتیمە ناوی گەورەتر و زیاتر و باسکراوترە هۆکارەکەشی ئەگەڕێتەوە بۆ ئەو خۆشەویستی و مەحەبەتە زۆرەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم بۆ ئەم کەسایەتیە گەورە هەی بوو ئێمە لە حیاتی فاتیمەی کچی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم و لەژێر سێبەری حیاتی ئەوە زۆر سوود وەرەگرین ئەزانین ئینسان بە کردەوەی خۆی نەبێ چەندێ باوکو دایکی چاکەکار بن سوودێ بەوە ناگەێنێ ئەزانین کە خصوصیتێک هەیە لە ئال و بەیتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم طبعا ئێمە لە کوردستانە لە نێوان فکری سەلەفیەت و تەسەووفە گیرۆدە بووین یەکێکیان زۆر تند و یەکیان زۆر هێواش یەکیان زیادە ڕەویەکە یەکیان کەم ڕەوی ئەکە یەکێکیان تەقدیسی ساداتەکات و وەکو فکری شیعە بە هەڵە و کەم و کوڕی و ئەڵێ هیچ شتێکی تیانێ یەکیشان ئەڵێ سەیدایەتی هیچ نییە هەردووکیان غەڵەت ئەوەتە سەیدنا عومەر ئەبینین بۆ ئەوەی نەسەبی لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم تێکەڵو بێ ئەچێ کەلثوم ئەخوازێ کچی فاتیمە ڕزا و ڕەحمەتی خۆیان لێ بێ بۆیە ئینسان کە بە نەسەبی ثابتی چووە سەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمە فەضڵێکی زۆر گەورەیە والله لەناو ئێمەشا ئەبێ ئەم فەضڵە بەڕاستی بە گەورەی سیر بکرێ بە بچووک سیر نەکرێ بە تاتی ئەوانیان کە ئەهلی دینن ئەوەی کە ئەهلی لادین بێ سوودێکی لێ وەرناگرێ بەس کەوەی کە ئەهلی دینە دوو کەس عولەما ئەفەرمون ئەگەر لە ئەهلی دین بوون علم یان فقه یان تەقوایان خواناسی هەمووشیان لێک ئاستا بوو یەکێکیان لە ئەولادی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم ئەویان ڕوتبەی لای خوا گەورەترە لەوی ترێ بۆیە مەسەلەی سەیدایەتی زۆر گەورەیە و اعتیبارێکی زۆر تایبەتی هەیە لە ئەهلی سونە بەو کەیفیەتە نییە کە ئێمە بڵێن وەڵا ئەهلی سونە و جەماعە بە هیچ شێوازە گرنگی بە مەسائلی نەسەب و ئەوان نادا ئەوە ئەمڕۆ ڕۆژگارێک ئێمە تێکەوتوین ئەگەر بە یەکێکمان بڵێن حەو پشتی خۆ بڵێ زمانمان تەتەڵاکە نازانین ئەگەنا علمی نەسەب یەکێکە لەوە علمە زۆر تایبەتیانەی هەموو بنەماڵی ئێوێ ئەبێ بزانی چەند کەس لە بنەماڵی تۆیە پیاوی گەورە هەبووە صفاتیان چۆن بۆ چی بوون ئەو صفاتانە لە خۆتە ئەبینیت لە ئەولادی خۆتە ئەیبینیتەوە بۆیە مەسائلی سەیدایەتی یەکێکە لەو بابەتانە ئێمە سوود لەمە وەرەگرین کە لەو داستانی ئیمامی عومەرە ئەو وەرەگرین کە گەورایەتی و تایبەتمەندیەک هەیە لە نزیک بوونەوەی و قوربی نەسەبی تۆ لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یا قوربی معاشەڕەی تۆ لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم لە حیاتی سەیدەتنا فاتیمە ئێمە ئەوە وەرئەگرین ئەگەر ئێرەمان هیچ نەبێ سفر بێ لە هەموو بوارەکانەوە ئێمە لە دووەوە بین والله ئەگەر دەروون و دیندارێکی ساغمان هەبێ کفایەت ئەکە والله ئەگەر خواناسێکی حەقیقیمان هەبێ کفایەت ئەکە ینی ئەبێ لە زیهنی ئێمە ئەومان مەسەلەن کە داعیە ئەومان کە مەسەلا علمی هەیە ئەومان ئەبێ خاوەنی ماڵ بێ سەرۆت و سامان بێ هەرچی شتە هەی بێ مەرج نییە کە ئێمە ئەمە ئەڵێن مەبەسمان ئەوە نییە تۆ زاهید بە هەرچی شتە نەدبێ موسڵمان پیاوی دنیا و ئاخرەتیشە لە زۆر محاضەرە باسم کردووە بەڵام دنیا لە دڵمانە نییە فاتیمە ڕەزا و ڕەحمەتی خۆی لێبێت دنیا لە ناو دڵیان نییە
فیداکارێکە بۆ خزمەتی دین چۆن فیداکاری پێ بکرێ چۆن پێ بکرێ دیفاع لە باوکی بکە لە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم چۆن بۆی بکرێ ئەمرەکان و ئامرەکانی جێبەجێکە خۆشەویستمان ئێرشادی ئەکا یا فاطمە تعملی ئەی فاطمە ئیشکە خۆدمانوکە دینداریکە طاعەتکە عەبدایەتیکە فإني لا أغني عنك من الله شيئا والله من سوودە پێ ناگەێنم لای خوا ئەگەر خۆت چاک نەبی ئەمە دەرسێکی زۆر گەورەیە کە ئینسانی موسڵمان ئەگەر سەید بێ ئەگەر نەسەبی بەرز بێ ئەگەر زۆر لە نەسەبە لە پێشەوە بێ لە حەسەب و نەسەب یەکێکە لەو شتانەی کە شەریعەت زۆر گرنگی پێدە ئەفەرمێ ئەگەر لەم ئاستە بەرزا بێ ئەگەر خۆی عەبدایەتی نەبێ تاعەتی نەبێ چه فائیدەیەکی هەیە ئەگەر خۆی شانی پیانەکە بۆیە إمام الشافعي لشعرك أفرمي إن افتخرت بآباء لهم شرفوا قلنا صدقت ولكن بئس ما ولد والله غير كسيك خراب فخر كاب باو بابيري والله راسك باو بابير الطواوة هم إنساني باجون ولكن بئس ما ولدوا وخوا بياك خراب يعني للا دايق بوا كسيك خراب يعني للا دايق بوا عزيزانم هر يشكل إما بيسمان بعملو كردوا هيا إما هما لبيشبركيكي زور قورين ئالی محەممەد و ساداتیش هەموو لەنا ئەو پێشبڕکیان کێ لەنا ئەو پێشبڕکیە ئەیباتەوە کێ ئەتوانێ عەمەلی زیاترکە کێ ئەتوانێ خزمەتی زیاترکە خواناسی باشترکە ئەوە لە پێشترن لای خوا بۆیە خۆشەویستمان لە فەرمایشتێکە ئەفەرمێ کاتێک کە چوومە ناو بەهەشتەوە ئافرەتێ شانەشانەی لەگەڵا ئەکردم خەریب و پێش من بچێتە ناو بەهەشتەوە ئەڵە ڕووم تێکردوتم یا ئەمەت الله تۆ کێی ئەوە خەریکە شانەشانە لەگەڵ منە ئەەکەی والله من آفرتك بسطاء يعني لبسطاء مسلمانان غيري أو نبي من بجنجيها وسركم وفاتي كرد هندي هتيوم أبو هتيو كانوا مجورك سريو كردوا كتشن جوري أنا وكافي اليتيم كهاتين وكو أمدو أنا كافي اليتيم أبو شوازين أما جنجل لسرشي لسر شاككاري لسر طاعتي زيادة لسر عبدايتي لم إسلاما تصور مكان والله أمام ملايا تو یان مەلای بەخۆی بەڵە کوورەکەکەیتم بووم مەلا تەواو وەڵا عیلمم هەیە یان شەهادەم ئەوە ناخوات شوانێکی داما و سیرەکەی لە شوێنێکی دوور بەیانی هەڵ ئەسێ بە ذیکرەکانەوە نوێژی چێشتەنگاوی ئەکا شەو نوێژی لە یاد ناکا دەمی بە ذیکر دڵی بە فیکر ئەبێت چەند بەرز بە لای خوا جەل جەلالی عالم و زانایەک هەیە خەوتوو خەواڵ و بێکەڵک وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ کە جیفەتی حیمار شلون كريكي طوبي وشون آخر حتى بيان أفهم كيفيته أو التشبيه في غمر إخوة صلى الله عليه وآله وسلم هيج أجاي للدين داري إخوة ناسي طاعت نية أما كاميان باشتري لا إخوة فضيلتي الدين بهيكل وجلو برجو قصي جورو أمانة نية بوخوا ناسي والرازقوية كلا ناخته ناخ ممكن عبداتي شكم به بلان ضلت أو ندباق بالله إخوة زوزو برز رتبة برز جورة بلا أو لنا أمكم الجاي إما وهمكم الجاي مسلماننا شن كسي لا يعبه به لفرمايشت هر خلق حسابي بوناكن لو أشي خلق إخواني لي بشارنوا بلام لو أقسم على الله لا أبره والله أجر شن بخوا بالله إخوي أبي أوش تنبوب كي بويك أو عندنا زيك الأخوة جل جلاله أولياء أوا بيابي جوري أوا لنا أمت بويا أم درسيك في غمري إخوة صلى الله عليه وآله وسلم بفاطمة أدا لا يمازن فضائل السيد زور جوري بلام لا يكتر أزانين كعمل وكردوا أوانج جوري أكا أوانج وهالي أكا للرزي بيشوي منافسة من الملانة كابن ككامل لا إخوان زيكتر وجورتر وبالا برستر أبي خويا داوال لي أكين بناوي جوانت بصفتي برزت باسمي عظمت لسرجم بناها كان من بوري يا رب العالمين خويا لد أبارين ولد ألالينا برحمته بزي خوت گوناهانێ بە ئاشکرا کردومانە عەفومانکە گوناهانێ بە پەنهان کردمان و کەس نەیزانی یا ئیلاهی عەفومانکە گوناهانێ کردمان و تۆ سترت کردین و ئێمە شاردەوە خوای عەفومانکە گوناهێ لەمەوە پێش کردومانە عەفومانکە گوناهێ لەمەوە دوا ئەیکەین فریای تەوبە ناکەوین عەفومانکە ئیلاهی گوناهێ زانیمان و کردمان عەفومانکە گوناهێ نەمانزانی کردمان عەفومانکە گوناهێ بێحەیا بوون لە بەردەم تۆیە کردمان عەفومانکە گوناهێ تۆمان بیرکەوتیتەوە لەسەری و گوێمان نەدایە عەفومانکە ئیلاهی گوناهانێ بەرزمان کردوتەوە ئێمە ئەهلی عەرەفەین و
تازە لە ڕۆژێکی پیرۆز کۆتا بووین. یا ئیلاهی بە ڕەحمەت و بەزەی خۆت سرجەم گوناها ئاشکرا و پەنهانەکان ورد و درشتەکان خەفی و شاراوەکانمان ببوورە. تۆ ئەهلی کەڕەمی یا ئیلاهی، دەستی کەس ڕەت ناکەیتەوە، موسپیەکان هانا بۆ لای تۆ ئەهێن و جوابیان ئەدەیتەوە. مناڵە بێگوناهەکان و گەنجە تەوبەکارەکان سەریان بەرزەکەنەوە و تۆ دوعاکانیان گیرا ئەەکەی. ئیلاهی لە ئێمەش خۆش بۆ دوعاکانمان گیرا بکە. یا ئیلاهی لێت ئەپاڕێنەوە، لێت ئەلاڵێنەوە، سەلامی ئێمە بگەێنە بەم هاوڵە جوانانەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. یەکێک ناومان لە خزمەتیان نابێنە. بەخوا یا ئیلاهی هەموو هاوڵانمان خۆشەوە. بەخوا یا ئیلاهی پێغەمبەری خوامان صلی الله عليه وآله وسلم خۆشە. یا ئیلاهی ئەگەر چی ئێمە لە نەسەب و وەچێ ئەو نەبین، بەڵام پەروەردگارە لە خۆشەویستانی ئەوین و بەخوا ئەومان خۆشە. ئەگەر چی کەم تەرخەمیمان هەبێ لە تەطبیقی سنەتە، یا ئیلاهی بەڵام دڵمان پڕە لە مەحەبەتی ئەو. ئیلاهی ئەگەر چی هەڵەو کەم و کوڕیمان زۆر بوو بێ لە خزمەتی ئەو خۆشەویستەمانە، بەڵام بەخوا پەروەردگارە عیناد لەگەڵ ئەو خۆشەویستەمانە ناکەین. ئیلاهی ئێمە گوناهانی زۆرمان بەرز کردوتەوە. شەرمەزاری بەردەم دیوانی تۆین سەرەتا، دواتر شەرمەزاری بەردەم پێغەمبەری خۆیان صلی الله عليه وآله وسلم. خوای مەمان گێڕە لەو عەبدانەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم بەهۆی گوناهی ئەوانەوە ڕووزەردی بەردەم دیوانی تۆ ئەبێ یا رب العالمین. خوای گیان داوات لێ ئەکەین بمان گێڕە لەو عەبدانەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم فەخریان پێوە ئەکرد. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت و صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت سڵاوی ئەم مەجلیسەی ئێمە بگەێنە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. یا ئیلاهی مەحەبەتی دڵی ئێمەی پێ بگەێنە، سڵاوی ناخی ئێمەی پێ بگەێنە، یەک ناومان لە خزمەتیا بێنە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت بە ڕەحمەت و بەزەی خۆت بە کەڕەمی خۆت گرفتەکانمان بۆ چارەسەرکە. ئیلاهی ئێمە لەم دنیایە گرفتمان هەیە، بەخوا هەنێ جار ناتوانین لەلای کەس باسیکەین، تەنها تۆمان هەیە یا ئیلاهی. هەموو گرفتەکانمان بەرزەکەینەوە بۆ تۆ یا ئیلاهی. دەرگای کەڕەمی تۆ، دەرگای ڕەحمەتی تۆ، دەرگای بەزەیی تۆ یا ئیلاهی زۆر گەورەیە. ئێمەی گونەهباری خەجاڵەتبار هەموو داواکانمان بەرزەکەینەوە. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. خوای ئێمە کۆڵی گوناهەوە ئەمانەوێ دوعاکەین، ئەمانەوێ بە زمانی بێگوناهی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم دوعا بەرزکەینەوە. یا ئیلاهی ئەو خۆشەویستەمان لە هەموو ژیانیا هەر شتێکی داوای لێ کردووی لە چاکە، ئێمەش داوات لێ ئەکەین و پێمان عەتاکە. هەر شتێکی خراپە پەنای پێگرتووی لە هەموو عمریا، ئێمەی گوناهباری خەجاڵەتبار پەنات پێ ئەگرین و پەنامان بدە. خوای ئەوەندە حەڵامان بدەرێ محتاجی حەرام نەبین، خوای محتاجی حەرامان مەکە. ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداریکە، ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتاکە، ئەومان بە مناڵە مناڵی ساڵحکە، ئەومان قەرزارەقەی سەرشانی سووکە، ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە. یا ئیلاهی ئەومان کەم ڕزقی حەڵاڵی زیادکە. ئیلاهی بەرەکەتی خۆت بەسەر عمرمانە ببارێنە، بەسەر کاتمانە ببارێنە، بەسەر ماڵ و داهاتمانە ببارێنە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە، بەزەی خۆ و سەخاوەتی خۆت بەسەرمانە ببارێنە. بەخوا ئیلاهی ئێمە هیچمان نییە نوێژێکی کرچوکاڵ و ڕۆژوەیەکی کرچوکاڵ و دوعایەکی کرچوکاڵ نەبێ، بەڵام بەخوا هەرچی سەیری ڕەحمەتی تۆ ئەکەین یا ئیلاهی، نازەکەین بەو ڕەحمەتەی کە تۆ هەتە یا ئیلاهی. ئیلاهی ئەزانین ئێمە خاوەنی هیچ شتێک نین، بەڵام تەنها خاوەنی خودایەکی زۆر بەخشندە و بەڕەحمین. یا ئیلاهی بە بەخشندەی خۆت ئەم عیبادە کرچوکاڵانەمان لێ قبوڵ بکە. ئیلاهی بە ڕەحمەت و کەڕەمی خۆت بە بەزەی خۆت قبوڵمان کە لای خۆت. خوای ئێمە لە ناو زەمەنی شوبهات و شەهەواتە ژیان بەسەر ئەبین، نێوچەوانمان بگرە بۆ خەیر یا ئەکرەم الئەکرەم، لە گوناهەکان دوورمان خەرەوە یا ئەکرەم الئەکرەمین. یا ئیلاهی ئێمە گەوزاوی ناو گوناهەکانین، هانامان بۆ لای تۆ هێناوە. پەروەردگارە خەریکە لە بەردەم شەیطانە خۆمان ئەدەین بە عەرزە، دەسەڵاتمان نامێنێ، پەنامان بۆ لای تۆ هێناوە. نەفسی بەدکارمان هاواری گوناهەکە و پەنامان بۆ لای تۆ هێناوە. یا ئیلاهی
بكرم ورحمتي خود ببزئي خود نيوتشوان من بقرب وخير بمان ببرو خير عبادة لدل ما ناشرين عصيان لدل ما ناشرين يا إلهي داود لأكن أم دعانا من قبولك خوايا أم دعانا من قبولك خوايا داود لأكن ولد أبارينا بأندازي دنكي هنا ركاني هلا بجس صلوات بدي داري في غمبري خوا صلى الله عليه وسلم أنيرين بيبقين يا إلهي لد أبارينا ولد ألالينا أم كلمات دعانا من لقبولك يا أكرم الأكرمين يا ربي خوايا جان داود لأكن برحمته وزي خود أم دعانا من لورقنا يا أكرم الأكرمين خوايا جان ئەم برا خوشکانم لەم کاتی گەرما لێرە کۆبوونەتەوە بەخوا بەخۆشەویستی هاوڵان هاتوونەتە ئێرە بەخۆشەویستی موژدە پێدراوانی بەهشت هاتوونەتە ئێرە دەیا ئیلاهی ئەوەی کە لە دڵیانە و داوای ئەکەن یا ئیلاهی پێیان عەتاک یا ئیلاهی تۆ زۆر دەوڵەمەند و ئێمە زۆر هەژار هانای فەقیری و هەژاری خۆمان بۆ لای تۆ بەرزەکەنەوە لێمان قبوڵکە آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم